بەڵێ بەڕێزان گفتوگۆکانمان دەست پێکەین گفتوگوی یەکەممان لەبارەی ئەو نووسراوەیە کاراسەی وەکو هۆشداری لە دەرگایکی سلێمانیەوە ئاراستەی محەممەد شاه سوودانی سەرۆکوەزیرانی عێراق و مەسوود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم و هەردوو وەزیری دارایی حکوومەتی فیدرال و حکوومەتی هەرێمی کوردستان کراوە. بابزانین لەم نووسراوە لە چیەوە سەرچاوی گردووەم داوایە بۆ تۆمارکراوە مەسەلەی تەوتین دەگا بەکوێ کێشەدارایەکانی عێراق و هەرێمی کوردستان بۆ هەر بەردەوامن. ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ڕاد ڕەفعا سەرۆکی تیمی سکاڵاکارانی ستاندەرد. بەڕێز دکتۆر ڕاد سپاس دەکەم، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. سەرەتا بە لەو نووسراوەی دادگاوە دەست پێ بکەین کە ئێوە بڵێن سەرۆکاری ئەم بابەتە دەکەن. ئەم نووسراوە لە چیەوە سەرچاوی گرتووە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان سەرەتا سڵاو بۆ بەڕێز کاگرانک و بۆ گشت بینەرانی کورسان نیوز. خۆی بەڕاستی ئەو نووسراوە بریتە لە هۆشداری ئینزار و ئینزارێکی فەرمیە لە کاتب عەدلەوە نەک لە دادگاوە و ئێمە وەکو خاوەن سکاڵای دادگای فیدرالی سەبارەت بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بۆمان هەیەکەوە ئەگەر هاتوو هەر بەرپرسێک بڕیاری دادگای فیدرالی بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرد ئەو کاتی بەپێی یاسا و دەستور ئێمە بۆمان هەیە هۆشداری بدەینێ لە قۆناغی یەکەم و ئەگەر هاتوو لە دوای هۆشداریەکە کاتێک بەدەستی دەگات لە 8 ڕۆژ دوای بەدەستگەیشتنی ئەو کاتی ئەگەر جێبەجێی نەکرد بڕیارەکە ئێمە بۆمان هەیەکەوە بەپێی مادەی 329 یاسای سزادانی عێراقی ژمارە 111 بۆمان هەیەکەوە سکاڵا ئەنجام دەین لەسەر ئەو کەسانەی کەوە بوونەتە ڕێگر لە جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی جا هەر کەسێکبی لە هەر پۆستێکدابی. باشە دکتۆر، ینی نووسراوەکە ماوەیەکی بەسەردا چووە کە کراوە، ینی هەندێک ڕۆتینی ئیداری پێوە دیارەکە کاتی ویستووە. هەندێک دەڵێن نووسراوەکە گەر با بڵێن داواکە گەر ئەوەندە کاریگەر بواە هەر ئەو کاتە دادگا هۆشداری دەنار بۆم کەسانی کە سکاڵایان لەسەر تۆمار کراوە. ڕووی قانونیە ئەو چۆن ناگەر تۆزێک بۆمان ڕوون بکەیتەوە؟ خۆی بەڕاستی خۆتان ئاگدارن ئەوە ئینزارێکی ئاسایی نییە بۆ هاوڵەتێکی ئاسایی لە خەڵکی هەرێمی کوردستانی عێراق بێ، بەڵکو بۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانە کەوا بریتە لە مەسرور بارزانی، سەرۆکوەزیرانی عێراقا کەوا بریتە لە محەممەد شایع سوودانی، هەروەها بۆ هەردوو وەزیری دارایی هەرێمی کوردستان و عێراق. بۆیە ئەوانە کەسایەتی کەسانی ئاسایی نینە. بۆیە ئێمە کاتێک ئینزارەکەمان دەرکردووە تەوەقوعەوەمان کردووە کەوا مماتەڵە و پشتگوێ خستن و هەوڵدانی کەوا نووسراوەکە تاخیر بکرێت لە دامەزراوەکان بۆی کەوا بە درەنگ بات دەستیان، بەڵام ئێمە هەل بە دوواداچوونمان بۆ کردووە تا گەیشتۆتە ئەوەی ئێستا ئاخر زانیاری کتاب نووسراوەکانی ئێمە ئەوەی سەبارەت بە عێراق گەیشتۆتە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بۆ ئەوەی ئەوان بیدەنە دەستی سوودانی و تەیفسامی، هەروەها ئەوەی هەرێمی کوردستانیش هەردوو سەرۆکوەزیران کەوا بۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و وەزیری دارایی هەرێمی کوردستان گەیشتۆتە وەزارەتی دادی هەرێمی کوردستان بۆ لەبەر عوتڵەکان نزیکەی ئەوە 10 ڕۆژ زیاترە عوتڵە بووە. ئەوەش هەر کاریگەری هەبووکەوە دەتوانین بڵێن تاخیربوون لە تاریخەکان پێوە دیارە. بۆیە ئێمە بەڵام لەگەڵ ئەوەشدا کۆڵمان نەداوە، هەردەم بە دوواداچوونمان بۆ کردووە فشارمان کردووە بۆی بگاتە دەستیان و ئیشاڵا لە بەیانیەوە کاتێک داوامی ڕسمی پەیدا دەبێتەوە. ئێمە دیسان بە دوواداچوون بۆ هەردوو نووسراوەکە دەکەین بزانین تا کوێ گەیشتووە و ئەگەر نەگەیشتۆ شوێنی خۆی ئێمە ئەو کاتی بۆچوونی خۆمان بە دیار دەخین. بەڵێ دکتۆر، ئێستا نووسراوەکە هەردوو نووسراوەکە لەسەر شاشە هەن لە پشتی منەوە ئەوە بینەران نووسراوەکان دەبێنن. ئەمە دوو نووسراوەیە کە هۆشدارەکەی تێدایە بۆ هەرێک لەو بەڕێزانەی کە ناوێن ناتوە لە نووسراوەکەدا و داواکەیان لەسەر تۆمار کراوە. دکتۆر، ینی ئەم داوایە بە بڕوای ئێوە بەکوێ دەگات؟ ینی کاریگەری دەبێ، نەتیجەی دەبێ؟ خۆی بەڕاستی ئێمە هاوڵاتی ئاساییە ئێمە لە کوردستان. من بە تەنیاژ نەبوومە، من مامۆستا شێخ ئاکۆ محەممەد لە سلێمانی هەردووکمان پێکەوە لە کاتێک لە دادگای فیدرالی لەگەڵ چەند برادەرێشتر تۆماری داوایەکەمان کردووە
داوای تەوتینمان کرد سوپاس بۆ خۆکەوە دادگای فیدرالی بڕیاری تەوتینی موسێ فەرمانبەرانی هەرێمی کوردستانیدا ئەوە بووکەوە ئێمە بۆ ڕانەوەستین بەڵکو بە دوواداچوون بۆ بڕیارەکەشمان کردووە یەک لە هەنگاوەکانی ئەوەیەکەوە ئینزار و هۆشداری بۆ دەرکەین بە پێی یاسا ئەوە ئێمە هاوڵاتی ئاساییە ئێمە نە هێزی چەکداریمان هەیە نە دەوڵەتانمان لە پشتە نە پەرلەمانتار و وەزیر و خاوەندە سەڵاتین ئێمە وەکو ئەو 1,200,000 فەرمانبەر و موچەخۆری هەرێمی کوردستان یەک لەوانین بەڵام ئەوەیەکەوە خوای گەورە دەتوانین بڵین ئەو سەرکەوتنی بە ئێمە بەخشیوە بۆ ئەوی کەوا بیکەینە سەرکەوتنی گشت فەرمانبەرانی هەرێمی کوردستان و ئێمە هەر لە سەرتاوە بەڵێنشمان داوەکەوە بە دوواداچوین بۆ دەکەین و لە تا ئاخر خاڵ بۆی دەڕۆین ئەوەی پێمان بکرێت و بەپێی دەستوری یاسا دەبێ بڕیارەکانی دادگای فیدرالی وەکو لە مادەی 94 دەستوری عراقی داهاتووەکەوە بات و مولزیمە بۆ هەموو دەسەڵاتەکان و دەوی پێوە پابند و جێبەجێ بکرێن هەروەها ئەگەر هاتوو بەپێی وەکو باسم کرد بەپێی یاسای سزادانی عێراقی ژمارە 111 بە مادەی 329 ئەگەر هاتوو هەر کەسێک یان هەر بەرپرسێک ڕێگری کرد لە جێبەجێکردنی بڕیاری دادگا ئەو کاتی تووشی سزا دەبێت یان تووشی غەرامە دەبێت بەڵام ئەوانە پێویستی بەڕێکار هەیە یەک لەوانە هەنگاوی یەکەمیان دەرکردنی ئینزار و هۆشداریە بۆ ئەو کەسانێکەوە بڕیارەکە جێبەجێ ناکەن و ئێمە داخوازین بەڕاستی و داواکاریشین کەەوە ئەو بەرپرسانە خۆیان هەز بە مەسئولیت بکەن و خۆیان بزانن کەەوە دەبێ جێبەجێ بڕیاری دادگای فیدرالی بکەن و خۆیان بە چاوێشی ڕەحمەوە سەیری موچەخۆرانی هەرێمی کوردستان بکەن و نەگاتەوە حاڵەتێکەوە ئێمە لە دوای هۆشداریەکە ئەگەر هات و هەژ ڕۆژەکە بەدەستیان گەیشت و جێبەجێیان نەکرد نەگاتەوە حاڵەتەکەەوە ئێمە سکاڵای جەزائیان لێ بکەین چونکە بەڕاستی سکاڵای جەزایی ئەوەیەکەوە وەکو خودی شخصەکە تووشی سزادان و زیندان دەبێت ئەگەر هاتوو تۆمەتەکەی لەسەر ساغ بووە ئەوە وەکو بڕیاری دادگای فیدرالی یان وەکو بڕیاری دادگای کارژێری نییە حکم لەسەر پۆستەکە بدرێ بەڵکو ئەوە حکم لەسەر کەسەکان دەدرێ کەسەکان تاوانبار دەکرێن و کەسەکانیش سزا دەدرێن ئەگەر هاتوو تۆمەتەکەیان لەسەر ساغ بووە بۆ ئێمە هیوادارینەوە کەس لەوانە تووشی ئەومان نەکەکەوا بگەینە خاڵی سزادانی ئەو بەرپرسانە دکتۆر تاو خۆناخەش دەڕۆن ئێوە ئێمە هەتا ئاخر خاڵ دەڕۆین ئەگەر ئەو ڕێگایش سەری نەگر ڕێگای ترمان هەیە و ئێمە هەروەکو باسمان کردووە ئەوەی پێمان بکرێت دەیکەین بەڵام ئەوەی کەوا لەتوانێت ئێمەدا نەبێ و بەپێی دەستور و یاسا ڕێ پێ نەدراوی ئێمە پێمان ناکرێت بەڵام ئەوە ڕێپێدراوی دەستور یاسایە بریا بە حەزمان دەکرد هەر 1,200,000 موچەخۆرەکە بیانتوانی بە پێکەوە پشتیوانی ئەو بڕیارە باین و پێکەوە سکاڵای یاساییمان بکرد بە بەڵام دیارە ئێمە کردومانە بەڵام پێویستمان بە هاوکاری و پشتیوانی ئەگەر تەنها بە کۆمنتێکیش بێ بە دوعایشش بێ بۆ ئێمە زۆرە پاڵپشتی ئەوان وامان لێ دەکەکەوا زیاتر بەردەوام و کوڕبین لەسەر داوایەکەمان دکتۆر تەوتینەوەی ئێوە دەتانەوێت چییە؟ ئایا هەژماری من تەوتین نییە چونکە حکوومەتی عێراقی ئێستا دەیەوێ ها جۆرێک لە نەزم بە حیلە شەرعی ناوی بنێم یان چی ناوی بنین دەیەوێ لە چوارچێوەی ئەوەدا جێگەی بکاتەوە تەوتین چییە بە بڕای ئێوە؟ تەوتین ئەوەیەکەوە ئەوەی لە ناو دادگای فیدرالیدا هاتووە وەکو بڕیارەکە هاتووە تەوتین بریتە لە پێدانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەکو هاوتاکانی لە عێراق لە ڕێگەی بانکە فیدرالیە ئیتیحادیەکان حکومیەکان کەوا لە دەرەوەی هەرێم کار دەکەن کەواتە بەو پێناسە تەنها بانکی ڕافیدەین و ڕەشید دەگرێتەوە تەنانەت TBIش ناگرێتەوە چکە TBI 4 لقی هەیە لە هەرێمی کوردستان کەواتە تەوتین تەنها لە ڕێگەی بانکی ڕافیدەین و ڕەشید دەکرێت و دەکرێت هە لە ناو بڕیارەکەی دادگای فیدرالی هاتووە دەکرێت بانکی ئەهلی هەژماری ناوی هەژماری منە سیستەمی هەژماری منە یان هەر شتێشتر تەنانەت نووسینگەی حەواڵەش دەتوانرێت لە ڕێگ ئەوانش کار ئاسانی بکرێت بۆ موچەخۆر لە نزیکترین بنکەی نزیکی ئەو بانکە ئەهلیانە ئەو نووسینگانە موچەکە ڕاستەوخۆ لە بانقی ڕافیدەین و ڕەشید ڕاستەوخۆ بدرێت بە ئەو نووسینگە و ئەو بانکە ئەهلیانە ئەوش بیدات بە موچەخۆرانی هەرێمی کوردستان جیاوازیەکە کەواتە من تەنها دەمێ ئەوش ڕوون بکەمەوە بەڕاستی ئێستا ڕێکارەکان و هەنگاوەکانی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تا ڕادێشی هەر زۆری جێبەجێ کراوە و حکوومەتی عێراقی زۆربەی داواکاریەکانی کاتێک بۆ هەرێمی کوردستان و بۆ وەزارەتی دارایی هەرێمی ناردووە ئەوانیش مانگانە هەوڵیان داوە یان
بە گوێرەی تواناکانی خۆیان یان ئەوەی کەوا نیازیان هەبووە نردویانە بۆیە ئەو زانیاریان ئێمە هەمانەکەەوە ئێستا توانین بڵێن لە ستانوەتی زیاتری زانیاریەکان چوونە بۆ تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەوەی ئێستا لەسەر کێشەکە لەوەی دایکەوە حکوومەتتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی پارتی ئەوەیەکەوە داوا دەکات هەژماری من پێناسە بکرێت دەتوانین بڵێن یەکسان بکرێت بە تەوتین ئەوەکەوە دوورە لە بڕیارەکەی دادگای فیدرالی و حکوومەتتی عێراقیش هەروەکو لە بڕیارەکەی دادگای فیدرالی داهاتوەکەوە ئەوان پێیان وایە لە بانقی ڕافیدین ڕەشید تەوتین دەکرێت بەڵام زۆرێک لە جۆرەکان زۆرە تێگەیشتنێک هەیە لە نێوان مەسرور بارزانی و سوودانی ئەوەیەکەوە سوودانی زۆرێک لە مجاملە و مماتەڵەی پارتی دەکات بۆ ئەوی کەوا لە هەڵبژاردنەکانی داهاتوو بتوانانی خۆی هەڵبژێرێتەوە وەلیستی هەبێت و ئەگەر هات و دەنگێش و کورسیەشی باشی هێنا دیسان کاندید بکرێتەوە بۆ سەر وەزیرانی عێراقی بۆیە لەو ناوەندا سوودانی مجاملەی پارتی دەکا بەڵام لەگەڵ ئەوەش دەکەوە کاتێک یەکێتی گوتی ئەمە لەگەڵ تەوتین و هەژماری ماڵ هەژماری من بۆ ماڵێ بەڵام بەڕاستی یەکێتی خاوەن بەڵێنەکەی خۆی نەبوو و دەیتوانی لە زۆر شوێندا ئەو بەڵێنەی خۆیدا جێبەجێ بکات یان ڕێگری لە عەلەقەل بەلای کەمی ڕێگری لە داواکاریەکانی پارتی بکردووە باشە ئێستا دکتۆر لە ساحەی دکتۆر ینی هەر پێرە لە بەرنامەی پرسی ڕۆژ بەڕێز کاروان یاروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ئەو پەرلەمانتارە ئەنی زیاتر سەرۆکاری پرسی تەوتین و ئیمزا کۆکردنەوە واکە و تا دانیشتنیش لەگەڵ بەڕێز سوودانی ڕۆژ لە سەرپرسی تەوتین ینی ئاماژی بۆ کرد وتی ئێمە هەموو ڕێکارەکانمان ئەنجام داوە ئەوەی لە سەرمان بوو بێ کردومانە لە ئیمزا کۆکردنەوە لە کردنی نووسراو بۆ ئەنجومەنی وەزیران لە دانیشتن لەگەڵ سوودانی ینی ئەوەی لە سەرمان بێ کردومانە ئەویش تەنها ئەوە بوتی داوا لە خەڵکەکەین خەڵکی ژەبەی تر پشتیوانمان بێ لەوەی کە پرسەکە بچێتە پێش ینی توانن چی بکەن لەوە زیاتر بە بڕایتەوە خۆی بەڕاستی پەرلەمانتاری عێراق ئیشی باشی پێ دەکرێت بە تایبەتی ئەگەر بین باسی یەکێتی بکەین یەکێتی بەشدارە لە حکوومەتتی عێراقی و وەزیری هەیە و پەرلەمانتاری هەیە لە عێراق و تەنانەت لە حکوومەتتی هەرێمی کوردستانیش شەریکە بە جێگری وەزیر و بە جێگری ڕێز و زەڕا و بە چەندین وەزیر و بەڕێوەبەر و ڕاوێژکار و لە پەرلەمان و لە ئەنجومەنی وەزیران لە هەموو دامەزراوەکانی حکوومەتتی هەرێمی کوردستان ئەوە یەک دوو دەتواندرێ سنووری یەکێتی بەڕێوەبەرە گشتیەکان ئەگەر پێشتر ئەمە خۆم پێشنیارم کرد بکەوە پارێزگای سلێمانی نووسراوێک بکات بۆ وەزارەتی دارایی عێراقی و بۆ حکوومەتتی عێراقی کەوە ڕاستەوخۆ پارێزگای سلێمانی تەوتین ئەنجامدا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تێدا موچەکەیان ڕاستەوخۆ بدرێت و تەوتین ئەنجام بدرێ بەڵام بەداخەوە دیارە پارێزگاری سلێمانی ئەو جورئەتەی نەبووەکەوە ئەو هەنگاوە بەجێبگەێنێ بۆیە جێگرەکەی کردی و جێگرەکەی ئەو قوتە یاساییەی نابێت لەبەرەوەی دەسەڵاتی ئەوەی نییەکەوە نووسراو بکات بۆیە ئەو هەنگاوانەی یەکێتی پێویستی بەڕاستکردنەوە هەیە ئەگەر جددیبی ئەگەر بە فعلی حەزب بکاکەوە تەوتیناوەکە بکرێت ئێستا زۆربەی هەرە زۆری بەڕێوەبەرە گشتیەکانی سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجا خۆمان دەزانین یەکێتینە و بە پێچەوانەکەی کەوا سنووری پارێزگای هەولێر و دهۆچش پارتینە کەواتە ئەگەر تەوجیه و ڕێنمایی ڕاستەوخۆ لەلایەن یەکێتیەوە بدرێت بە بڕێوەبەرە گشتیەکان چونکە لە خودی نووسراوەکە و بڕیاری دادگای فیدرالی هاتووە بەڕێوەبەرە گشتیەکان بۆیان هەیە نەک تەنها بەڕێوەبەرە گشتی ئەو بەڕێوەبەرانێکەوە وحدەی حسابیان هەیە ئەو بەڕێوەبەراتی وحدەی حسابیان هەیە ڕاستەوخۆ دەتوانن داوای تەوتینی موچە بکەن لە وەزارەتی دارایی حکوومەتتی عێراقی با ئەو هەنگاوە بنوێن ئەو کاتی دیار دەکرێت بەڕێوەبەرە گشتیەکان کاتێک ئەو هەنگاویان نا جێگری پارێزگار ئەمەی نەکرد نووسراوێکی نەکرد وەکو باسم کرد ئەو نووسراوە دەبا پارێزگار بیکردبا بەڵام پارێزگار ئەو جورئەتەینەوە بەداخەوە جێگرەکە کردێتی جێگرەکە ئەو دەسەڵاتەی نییە بەڵام لە خودی بڕیارەکەی دادگای فیدرالی بەڕێوەبەرەکان بۆیان هەیە ڕاستەوخۆ داوای تەوتینی موچە بکەن ئەگەر یەکێتی بە فعلی و بەکردداری حەزی لەیەکەوە تەوتینەکە ئەنجام بدرێت تەنها قسە نەبێ دەتوانێت ڕاستەوخۆ بەڕێوەبەرە گشتیەکان تەوتینی موچەخۆرانی سنووری پارێزگا هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە ڕاستەوخۆ بنێرن بۆ وەزارەتی دارایی عێراقی و ئەنجومەنی وەزیرانی عێراقی و ئەو کاتە حالەتێک تووشی حکوومەتتی عێراقی وەزارەتی دارایی عێراقی دێ کەوا مەجبورە یان ئەوێ ڕەفزی بڕیاری دادگای فیدرالی بکات و ئەو کاتی یەکێتی ئەستۆپاچی ڕوودەدا
لەسەری وە خەڵک هەموو دەڵێن ڕاستی کردیەشێتی هەوڵی خۆیدا بەڵام هەر ئەوەندەی پێکرا یان ئەوەیەکەوە جێبەجێ دەکرێت ئەو کاتی بەڕاستی دەبێتە شارێکی زۆر گەورە لەسەر حکوومەتەکەی پارتیش لە هەولێر و لە دهۆک بۆ ئەوی جێبەجێ بکرێت. باشە دکتۆر ئێمە هەرێمێکی فیدرالی دیان پیانراوین لە دەستوردا بەپێی دەستور هەرێمێکی فیدرالین ئەمە دەکرێت ڕاستەوخۆ بەغدا موچەی فەرمانگەکانی هەرێمی کوردستان دابەش بکە بێ ئاگاداری حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئاگاداری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان ئەمە هەڵۆشانەوەی ئەو حکوومەتە نییە وەلاخستنی لانی کەم و حکوومەتە نییە ئەگەر هەڵۆشانەوەشی نەبێ شتیوا ڕوودەدا ئەمە دیسانەوە دروستکردنی دوو ئیدارەی نییە جیاکردنەوەی ئێرە نییە. خۆی بەڕاستی ئێستا حاڵەتی هەرێمی کوردستان دوو ئیدارەی نییە بەڵکو دوو حکوومەتی زۆر لێک جودانە لە هەرێمی کوردستان بەڵام هەردووچیان بە ناوی لافتەی حکوومەتی هەرێمی کوردستان حکمڕانی دەکەن ئەگەر نا پارتی لە سنووری دەسەڵاتی یەکێتی ناتوان یەک پۆلیس نەقل بکات و یەکێتیش لە سنووری دەسەڵاتی پارتی ناتوان یەک خزمەتگوزار نەقل کات یان محاسبەی بکە بۆیە ئەوە یەکلا بۆ تۆ دوو ئیدارە نیە بەڵکو دوو حکوومەت و دوو دەسەڵاتی لێک جودانە ئەوە یەک دوو وەڵام بۆ پرسیارەکەی بەڕێز پرسیارەکە زۆر لە جێ خۆیەتی بەڵام لە وەڵامەکەی دوو وەڵامی هەیە یەکەمیان هەر لە یاسای بودجەی 2023 و 24 و 25 عێراقی کەوا تەنانەت نوێنەرەکانی پارتی و یەشێتی هەمویان لەگەڵ عێراق ڕێککەوتونە بەپێی مادەیەشیان کەوا دەتوانین ڕاستەوخۆ پارێزگەکان ئەگەر لە حسەی خۆیان ڕازی نەبوون ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراقی بکەن ئەوە یەک دوو هەر بەپێی بڕیارەکەی دادگای فیدرالی چکە تێیدایە دەڵێ هەر شوێنێک ئەگەر عەرقەلەی دروست بوو دەتوانرێ بەڕێوەبەرەکان ڕاستەوخۆ داوای تەوتینی موچەی خۆیان بکەن لە وەزارەتی دارایی و حکوومەتی عێراقی کەواتە حاڵەتەشی زۆر ئاساییە و زۆر دەستوریە و زۆر یاساییشە و تەنها جێبەجێکردنەکەی دەمینێ و ئەو جێبەجێکردنەش ئێستا بەڕاستی تۆپەکە لە ساحەی یەکێتیە دەبێت ئەو لە سنووری خۆی ئەوە ئەنجامدات. باشە دکتۆریانەوەی کە تۆ دەڵێ ئێستا دوو حکوومەتەیە بە واقعی دوو حکوومەتەیە بەڵام لە شکڵیدا یەک حکوومەتمانەیە و یەک پەرلەمان و یەک کەرێم و ئەوە مای خۆشحاڵیە و هەزاران قوربانی بۆ دراوە ئەوە تا پارچەکانی ترە و هەموو هەوڵە دەدەن بۆی شکڵێک وەکۆی ئێمە دروست بکەن ئێمە بینەوەی کە هەمانە لە ناوی بەرین ڕەنگە لە ڕێی واقعیەوەی بەڕێزت دێڵی ئەگەر جێبەجێ بکرێ موچەی خەڵک بێت بەڵام کەم موچە دێ خۆشت باش دەزانی ئایا هەولێر ئەمە قوبوڵ دەکا ڕاستەوخۆ ئەو شێوە شکڵیەش هەڵدەوەشێنێتەوە دەبێتە دوو حکوومەت بە فەرمی ئەو کاتەوەشی کە هەیە لە دەست دەچێت پێدوانیە ئەنیە بێ ئەم دیوەشی لە بەرچاو بگرین. خۆی بەڕاستی پێشمەرگەی کۆنی دێرین و قوربانیەکانی هەرێمی کوردستان قوربانی بە خوێنی خۆیان بە ژیانی خۆیان نەداوە بۆ ئەوەیەوە حزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان میلەتی خۆی بچەوسێنێتەوە موچەی فەرمانبەران بە 2 مانگ و 3 مانگ نەدات و تەنانەت نەخۆشخانە و خەستەخانەکانیشی بکاتە کەرتی تایبەت و خزمەتگوزارەکانی هەموو کاتە کەرتی تایبەت و کارەبای نەدات ئێمە بەس ئەگەر پێشمەرگەیەکی دێرین بێنی پرسیاری لێ بکەیت بڵێت تۆ خەباتت بۆ ئەوە کردوەکەوە ئەوەی ئێستا ئەو حاڵەتی لە هەرێمی کوردستان هەیەیان بۆ حاڵەتێک کردوەکەوە کورد سربەخۆ بێ کورد خاوەن بڕیاری خۆی بێ و کورد خزمەتی کورد بکات کورد سەربەرز بێ لە هەموو دنیا و کورد موچەی خۆی هەبێ و ئەسڵەن موچە هەر بەڕاستی هەر عیب ئێستا لە شوێنان لە دەوڵەتان لە هەرێمەکانی تر باسی بکەیتەوە ئەرێ موچە دراویان نەدراویان کەی دەدرێ بەڕاستی عیبێکی زۆر گەورەیەکەوە موچە بکرێتە لیست و لیستەکەشی ڕابگەندرێ و لە لیستەکەشدا کاتێک ڕدەگەێنێ پێوە پابند نەبی ئەوە بەڕاستی لە ئەوەلیاتی ینی هەموو سەرەتای ئیشەشی سەرەتایی هەموو حکمڕانیەکە کەوا تەنانەت بەشار ئەسەد پێش ئەوەی بڕواش موچەی فەرمانبەرانی خۆشی دابوو ینی بەڕاستی ئەوە پێویست ناکە ئەوە باز بکرێت بەڵام ئایا حکوومەتی هەرێمی کوردستان چۆن توانێت $12 بوو دکتۆر موچەکەی دابی بکە بڵێ موچەی ئەوان $12 بۆ موچەی فەرمانبەرێک یا مامۆسایەک یان ئێمە زۆر جارم قسەیە دەکرێت بە شارەسەد موچەکەشی دا و ئەنجار ڕۆشت ینی جۆرێک لە نامەنتەقی تایە دکتۆرەمە ینی موچەی ئەوان $12 بوو بۆ هەر فەرمانبەرێک ڕەنگە بەشید نان و ئاوی ڕۆژانەشی نەکردایە ئەی بەداخۆێمە کە وا دەڵێن بەڵام ئەوەی کە تۆ دێڵی تەواوە قوربانی بۆەوە نەدراوە کە ژیانی خەڵک ئێستەوا بێ بەشێک لەوانەی قوربانیاندا ئێستا خۆیان لە سەرێکی دوور و درێژدا بە 2 ڕۆژ دەوەستن
زیندانی سیاسی نینۆکیان دەرێنراوە لەبەرەوەی ئامادە نەبوون ئاعترافکردن لەسەر کوردایەتی لەسەر هاوڕەکانیان ئێستا بێ لە سەرەیەکی دوور و درێژە 2 مانگ جارێک موچەکەیان پێ بدرێ ئەم قسە تەواوە. دکتۆر یانیتر دو پرسیارەکانی خۆم بکەم ئەم کێشانە تاکی بەردەوام دەبێ بە بڕایەوە تینە ساڵێکی نوێوە هەر لە 2 مانگە لە 2 ئەم مانگەدا حکومەت تێرم بەیاننامێکی دەرکرد و دیسان هەندێک لە کێشەکانی خستە و ئەستۆی بەغدا ئەمە نوقڵانەی ئەوە نییە لە 2025 شا کێشەکان بەردەوام دەبن. ئەوی بەڕاستی مەسلەی موچە ئەوەی کەەوە نظامی دیکتاتۆرەکان داویانە ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵاتی هەرێمی کوردستان ئێستا ئەگەر بەدەست خۆی بە موچەی هەرنەی دەدا بەڵام ئێستا موچەکە هەموو بداتایەکان وا خۆی کەشفی دەکا نزیکەی تریلیۆنێک دینار مانگانە دراوە هەمووی لە پارەی عێراق دراوە و کاتێک پارەی عێراقیشی پێدراوە نەهاتوە ڕاستە و خۆ بیداتە موچەخۆران جارێ وایە هەفتەیەک 2 هەفتە 3 هەفتە تاخیری کردووە دواتر بە لیست دابەش کردووە یعنی تەنانەت ئەو پارێکەوە لە جیرفانی خۆشی نایدا عێراق داوێتی و عێراق دەیداد ئەو لە کاتی خۆی دابەشی ناکات ئەوە شتێکە هەمومان ئەو خاڵە دەزانینکەوە دەسەڵاتداری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندەی دوژمنی میلەتی خۆیەتی ئەوەندەی دوژمنی ڕەسەنەکان نییە ئەو یەک دوو بەڕاستی ئەوەی سەبارەت بە ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان زۆر ڕوونکردەوە درا و خەڵکێکی باش هەم میدیاکان هەم چاودێران باسییان کردکەوە ئەو داتانێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەیخاتە ڕوو داتایەکان بە خودی ئەو داتانێکەوە خۆیان ئاشکرایان کردووە ئێستا دەبا موچەی مانگی 12شیان بدابە و تەنان هەندێک پارەش دەماوە ئەوە من بڕوام وایەکەوە لە ساڵی 2025 پێچەوانەی ئەو پێشبینیانە دەکرێت دەبێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تەوتیم بکرێ و کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو کەمتری دەڕوا بەرەو باشتر دەڕوا لەبەرەوەی بڕیاری دادگای فیدرالیە و پێویستە پێوە پابندن و ئێمەش لەگەڵ خەڵکی تریشکەوە لەسەر خەتین بۆ ئیکەوە هەوڵ بدرێکەوە ئەو بڕیاری دادگای فیدرالی وەک خۆی جێبەجێ بکرێ و تەنانەت ئێستا ئینفاقی فعلیمان هەیە لە بودجەی هەرێمی کوردستان کەەوە یەک لە ئەرکە هەرە سەرچەکانی گشت پەرلەمانتارانی هەرێمی کوردستان کەەوە لە عێراق پەرلەمانتارن ئیشە سەرچەکان بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوەیەکەوە ئەو ئینفاقی فعلیە ئەو دەستەواژێ دەربێن لە ناو بودجەی 2025 کاتێک تعدیل دەکرێت و هەوڵ بدرێکەوە بودجەی هەرێمی کوردستان تەوتین بکرێتە ناو یاسای بودجەی 2025 و هەوڵ بدرێکەوە لەمە دووە ئەو ئینفاقی فعلیە من بۆیە دەڵم کەمێک گەشتبینم سەبارەت بە موچەی 2025 ئەوەیەکەوە ئینفاقی فعلیمان لە ساڵی 24 زۆر بووە کەواتە کێشەی ئینفاقی فعلی لە مانگەکانی داهاتووی 2025 یان نابێت یان زۆر کەم دەبێت لەبەرەوەی بودجەکەت خەرج کراوە و لەسەر ئەساسی ئەو بودجە خەرج کراوە ئێمە تەرخانکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەو یەک لە خاڵەکانە تەبان هەموو خاڵەکان نییە و ئەو زانیاریانێکەوە دراوە پێویستە عێراق حکوومەتی عێراقی بێت ڕاستەوخۆ تەوتینەکە ئەنجامدا وەچیتر خاتری پارتی نەگرێت و وەچیتر حساب بۆ داواکارەکانی پارتی نەکرێت و یەکێتیش بە فعلی ئەگەر سیر بکە لە مانجی یەک چارەسەر نەکرد لە مانجی دوو بە فعلی فەرمان بە بەڕێوەبەرە گشتیەکان بکات لە سنووری خۆی بۆی ڕاستەوخۆ تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکەن لە گەڵ حکوومەتی عێراقی وەزارەتی دارایی. زۆر بەڕێز دکتۆر ڕعد ڕەفعا سەرۆکی تیمی سکاڵاکارانی ستاندەرد سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت لەسەر پرسی تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان خۆشەویستان بەردەوامین دوای شوێکی کوردینەوە خزمەتتان.